بینەرانی ئازیزی وێنە گەورەکە ئەم کاتەتان باش. من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەی دەواازەی ڕاپەڕینەوە لەگەڵتانە بین بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی وێنە گەورەکە. ئەڵلقەی ئەم شەوی وێنە گەورەکە تایبەتە بە قسەکردن لەسەر کۆمەڵێک تەوەر. خۆتان نەزانن ئەمڕۆ 26 ساڵ تێ ئەپەڕێ بەسەر یادی ڕاپەڕینی ئەو شارەی کە بە دەواازە و چەخماخەی ڕاپەڕین دائەندێت، ئەو شارەی کە لێەوە ڕاپەڕین دەستی پێکرد و پاشان بۆ شارەکانی دیکەی کوردستان ڕاپەڕین وردە وردە هەنگاوی ناو دەرکەوت. ئێمە مەبەستمانە ئەم شەو لەم بەرنامەیە قسە لەسەر کۆمەڵێک تەوەر بکەین. یەکێک لەوانە قسە لەسەر ئینتیما بکەین. ینی من ڕۆژنامەنووسێک پێی وتی پێشوازیکردن لە یادەکە ئەمڕۆ لە شاری ڕانیە وەکو پێویست نەبووە. ئەمە بۆچی ئەگەڕێتەوە لە کاتێکە ڕاپەڕین مڵکی کەس نییە و مڵکی هیچ حزبێکیش نییە، مڵکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. نەبوونی ئینتیما وەکو یەکێک لە تەوەرەکان قسەی لەسەرەکەین. لایەنێکی تری قسەکانمان ئەوەیە کە ئیدارەی ڕاپەڕین وەکو ئیدارەیەک تا چەندە لەلایەن حکوومەتی هەرێمەوە لای لێکراوەتەوە یاخود وەکو حاڵەتێکی تایبەت مامەڵەی لەگەڵا کراوە و بودجەی بۆ دابین کراوە. لایەنێکی تری قسەکانمانەوەیە تا چەندە لەم سنوورە پرۆژەی استراتیژی هەیە کە پرۆژەی استراتیژی مستەقبەلی دوورمەودا کە بتوانن هاوڵاتیان سوودی لێ ببینن. و هەروەها ئەمانەوە بزانین لە دوای تێپەڕینی 26 ساڵ بەسەر ڕاپەڕینی ڕانیە ئەم شارە چی بۆ کراوە و چی بۆ نەکراوە و ئەبێت چی تری بۆ بکرێت. مەبەستمانە ینی قسە لەسەرەوە بکەین کە قسە لەسەرەوە هەیە کە لایەنی ئاوەدانکردنەوە، لایەنی تەندروستی، لایەنی پەروەردە لە دەڤەرەکە وەکو پێویست لای لێ نەکراتوەتەوە و کێشە و کەم و کوڕیە. من زیاتر ناڵێم لە ناو بەرنامەکە زیاتر قسە لەسەرەوەکەین کە ڕانیە تا چەندە سیمای شاری پێوە دیارە و تا چەندە ئەبێت ئیشی زیاتری بۆ بکرێت. من ئەم شەو کۆمەڵێک میوانی ئەزیز و بەڕێزم هەیە لێرە حەزوریانەیە لە دەستە چەپم. هەرێک لە بەڕێزان کاک نەجات حەسەن بەرپرسی لقی ڕانیەی پارتی دیموکراتی کوردستان، مامۆستا حەمید عەبدوڵڵا سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین، هەروەها مامۆستا سلێمان حەمەد سۆفی بەرپرسی مەڵبەندی ڕانیەی یەکگرتووی ئیسلامی کوردستان. زۆر زۆر بە خێراتنتان ئەکەم، ماندوونە بن عەزیەتان کێشاوە. هەروەها لە دەستە ڕاستیشم 4 ڕۆژنامەنووس و چالاکوانی دیاری دەڤەرەکە حەزوریانە یاریەک لە بەڕێزان. کاک ئومێد لێرە حەزوری هەیە وەکو پەیامنێری کەناڵی سپێدە، هەروەها کاک محەممەد ئەحمەد وەکو بەرپرسی نووسینگەی زاگرۆس تیڤ، چرا چۆلی وەکو چالاکوان و شاعیر و وەکو گەنجێکیش ئەم شەو لەگەڵمان حەزوری هەیە، هەروەها کاک کامۆ وەکو گەنجێکی شارەکە لەگەڵمان حەزوری هەیە. ئێوە بەخێر بێن سەر و سەرچاوم ئەرکتان کێشاوە، ماندوونە بن. سوپاس بۆ زانکۆی ڕاپەڕین کە سوپاس بۆ سەرۆکی زانکۆکە و مەبەستیشمە زۆر سپاسی مامۆستا حەمید بکەم کە لە چەند ڕۆژێکە زۆر ماندووە لەگەڵ ئێمەیە لە ئامادەکاری ئەم بەرنامەیە و ئەرکی کێشاوە لەگەڵمان، لەگەڵ کاکە کامۆژ بە هەمان شێوە ینی ئەبێ سوپاسیان بکەین و تەقدیرمانەیە بۆ هاوکاریەکانی. مامۆستا حەمید گەر لە جەنابتەوە دەست پێ بکەم. جەنابتان سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕینن. ڕانیە لە دوای 26 ساڵ ئایا ئەو خزمەتەی پێی کراوە، ئەو لایەی لێی کراوەتەوە لەلایەن حزبەکان و لەلایەن حکوومەتەوە لە ئاستی قوربانیەکانی شارەکە بووە؟ زۆر سپاس. پێشەکی پیرۆزبایی یادی ڕاپەڕین لە خەڵکی ڕانی دەواازەی ڕاپەڕین و خەڵکی ڕاپەڕین و سەرجەم خەڵکی کوردستان دەکەم و سەری ڕێز لە بەردەم گوڵکۆی پیرۆزی شەیدانی ڕاپەڕین و سەرجەم شەیدانی کوردستاندا دەنوێنم، سڵاوی گەرمم دەنێرم بۆ پێشمەرگە قارەمانەکانی کە ئێستا بەرگری لە خاکی کوردستان و خەڵکەکەی دەکەن. ئەو خزمەتەی کە بە شاری ڕانیە کراوە دیارە پێشەوە ئیدارەی ڕاپەڕین دروست بکرێ. شاری ڕانیە وەکو هەموو شار و شارۆچکەکانێکی کوردستان بە پێی ڕێژەی دانیشتوانی لە بڕەبودجەی کە بۆ پەرەپێدانی پارێزگاکان تەرخان کراوە. دیارە بەشە بودجەی خۆی بەرکەوتەوە و کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری باش لە ڕانیە و هەموو شارۆچکەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕینی ئێستا کراون. ئەگەر کەم و کورتێک لە جێبەجێکردنی پرۆژەکاندا هەبوو بێ ئەمە تەقسیرەکەی کەمتر بۆ حکومەت دەگەڕێتەوە، زیاتر بۆ لایەنی جێبەجێکاری ناوچەکە دەگەڕێتەوە.
بەڵام ئەگەر ئێمە سێری گەورەی ڕانیە بکەین سێری ئەو دەورە ئیجابیە بکەین کە ڕانیە شاری ڕانیە گێڕاوەتی لە ڕۆژی پێنجی سێ کە نقطە تەحولێکی زۆر گەورە بۆ لە مێژووی گەلی کووردا لە باشووری کوردستان و من دەتوانم بە پرشتەندارترین ڕۆژی مێژووی لە تاریخی خەڵکی کوردستان لە باشووردا حسابی بکەم ئەگەر بەراوردی بکەین بەوە نەخێر بەو شێوەیە حسابی بۆ نەکراوە بەو شێوەیە گرنگی پێ نەدراوە شاری ڕانیە. کاتی خۆی هەموو ساڵێک لە یادی ڕاپەڕیندا کە سەرۆکی حکوومەتیان هەر مەسئولێکی حکومی داهات بۆ ئێرە بەڵێنی ئەوە دەدرا بە خەڵکی ڕانیە کە ڕانیە دەکرێت بە پارێزگا باش بەر لەوەی بچینە سەرەوە باسە مامۆستا یعنی بە پێی زانیاریەکانی من و جەنابیش دووپاتت کردوتەوە دوجار 2013 بوو کە بودجە بۆ ئیداری ڕاپەڕین دابین کراوە بودجە نا من عەرزی ئەوم کردی کە لە 2013 ئاخر جار بووە کە بودجەیەک لەلایەن نووسینگەی بەڕێز نێچیروان بارزانانی بۆ یادی ینی قسە لەسەر یادەکە بۆ یادەکە یادێکی ڕەمزیە ڕەنگە بە نسبەت هاوڵاتیانی هەرێمی کوردستانی شەوە گرنگ بێ نەک تەنها بە نسبەت هاوڵاتیانی ینی ناوچەکەوە. یادی ڕاپەڕین ئێمە هەموو ساڵێک وەکو بودجە وەکو تەرخانکردنی بودجە ئاخر جار بۆ کە لە 2013 بودجە بۆ یادی ڕاپەڕین تەرخان کرابی هیچ بودجەیەش کە تەرخان نەکرا بەڵام ئێمە بەڕاستی اعتیمادمان لەسەر ئەوە نەبووە بودجە تەرخان دەکرێت یان تەرخان ناکرێت ئێمەی خەڵکی ڕاپەڕین و خەڵکی شاری ڕانیە نەمان هێشتووە ڕاپەڕین بە بێناس تێپەڕێ یادی ڕاپەڕین بە بێناس تێپەڕێ و یادی نەکەینەوە بۆیە بە هەر شێوەیەک بێ ئێمە بەو تواناکەمەی کە خۆمان لە بەردەستشماندا بوو بەغیمەتی هەمولایەک توانیمانە یادەکە بکەینەوە یادەکەش یادێکی ڕەمزیە و ئێمە دیکەینەوە لە گرنگ ئەوەیە ئێمە بە چاوی ڕێز و بە گەورەی سێری یادی ڕاپەڕین هێندەی من ئاگادارم ئیقبالێکی زۆر لەسەر یادەکە نەبووە ئەمڕۆ هاوڵاتیان زۆر وەکو ساڵانی پێشووتر ینی یادەکەیان بەلاوە گرنگ نەبووە بۆ تقریبا چەند ساڵێک کە دەتوانم بڵم هەروە بۆ خەڵک ینی ئیقبالی خەڵک لەسەر یان بەدەمەوە چوونی خەڵک لەسەر ڕاپەڕین و ئەمەش وەکو خاڵێکی گرنگ سیر نەکراوە کە ئەبێت بزانن بۆ وایە لە بەشداریکردنی خەڵک لەوەدا ڕنگ بێ ئەوە هۆکاری ئەوە هەبێ کە خەڵک تۆزێک تووشی یەزبوون لە یادەکە یان تووشی یەزبوون لەو بار و زروفێک کە بەسەر هەرێمی کوردستان داتەوە بە تایبەتی لەو چەند ساڵی دوایی دەکە قەیرانی دارای ڕووی لە هەرێمی کوردستان کرد بەڵام ئێمەش دەبێت تەقدیری ئەو وەزعش بکەین ینی لە هەمان کادا دەبێت تەقدیری ئەو وەزع بکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی پێشتر پێش ئەوەی ئەو قەیرانە دارایە بۆ درێغی نەکردووە لە ئەنجامدانی پرۆژەی جۆراوە جۆر پرۆژەی تەنانەت پرۆژەی استراتیژی گەورەش لە سنوورەکەماندا بەڵام کە حاڵەتێکی ئەوا بێتە پێشەوە بەڵام هەر ینی گەر کۆمەڵی شتەیە پارەی تێناچێ ینی ئەمڕۆ لە یادەکە هیچ بەرپرسێکی باڵای حکوومەتی هەرێم حزوری هەبوو ئەوە مەسئلەیەکی کە ئەنجا نەهاتنی مەسئولین ئێمە هەمیشە ڕخنەمان لێگرتووە من هەمیشە لە هەموو چاوپێکەوتنەکان ساڵانی ڕابردوو سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت وەزیرەکان کەسیان حزوریان نەبوو لە ئەمڕۆ لێرە من ئەوە دەڵێم کە لە ڕانیە خەڵکی ڕانیە لە پێنجی سێ کاتی خۆی بە هاوکاری هەماهەنگی لە بینی هێزی پێشمەرگەی کوردستان و خەڵکی ڕاپەڕی و شاری ڕانیە و بە نەخشەداڕشتنی بەرەی کوردستانی ئەو کاتە خەڵکی ئێرە توانیان دێوەزمەی بەعز بڕوخێن و ئەو دیوارە ترسەی کە هەبووە بیڕوخێن و خەڵکی کە هام بدەن کە چاو لە شاری ڕانی بکەن بۆ ئەوی ڕاپەڕن بەرامبەر بە بەعز بەڵێ بەرامبەر بەو گەورەیە سێری نەکراوە و من هەمیشە ڕخنەی ئەوم لە بەرپرسانی سەری و خۆمان گرتووە کە وتومە مەفروزە لە جەنابتان نوێنەری ئەنجومەنی وەزیرانن لە شارەکە لە ناوچەکە داواتان لە ئەنجومەنی وەزیران کردووە سەردانتان بکەن کاتێکتان بۆ دابنێن گوێتان لێ بگرن من بەنسبەتی ڕانی بۆی ڕاشکاو بین بە بەسمە من بەرنمەکە تەنها بەرنمەیەک نەبێ لە پێناو بەرنمەیە یعنی بۆ ئەوەی دەنگەکەتان بە وازەحی بەڕوونی بگا بە گوێی بەرپرسەکان ئەگەر سەیری تەلەڤیزیۆن بکەم ئێمە بۆ یادی ڕاپەڕین بەڕاستی بیرمان لەوە کردە پێویست بۆ ناکە کەس داوات بکەین بۆ یادی ڕاپەڕین یادێکی نیشتیمانیە داوەتیشیان نەوێت بەڵێ یادێکی نیشتیمانی و هەموو کەسێک بۆی هەیە بە تایبەتی ئەمە لێپرسراوەکانی ئێمە کە گەورەی ئێمە ئەگەر بێن ئێمە لە خزمەتیان و لە پێشوازیان داین ئەگەر بێن بۆ یادەکە و مەفروزە ئەوان خۆیان بێن خۆیان پەیوەندی بە ئێمەوە بکەن و ئەوان مشوری ئێمە بخۆن بڵێن چیتان پێویستە بۆ ئەو یادەوە لێرەوە هەر بۆی منیش وەکو ینی خەمخۆریەکی ناوچەکەش ڕوویدەمم لە سەرۆکی حکوومەت لە جێگری سەرۆکی حکوومەت هەرێک لە کاگنێکی ڕەوان بارزانی و کاقوبات تاڵەبانی کە خۆیان نوێنەرێکیان
سەردانێکی ناوچەکە بکەن و گویان لێ بگرن و ڕەنگە گوێگرتنەکە هەندێک جار کافی بێت ینی بزانن خەمەکانیان چییە. سوپاس دەکەم مامۆستا بێگومان من دیێمە لای جەنابەت کاک نەجات بێمە لای جەنابتان. جەنابتان بەرپرسی لە قیڕانیەی پارتی دیموکراتی کوردستانن و تازەشم پۆستەتان وەرگرتووە پێش ئێوەش کەسێکی تر لێرە لەو پۆستەیە ئیشی کردووە. ئەمەوێ زیاتر قسە لەسەرەوە بکەین حزب چۆن ئەتوانێت کە لە شارێک کە لە ناوچەیەک بوونی ئەبێت خزمەتی منتیقەکە و خزمەتی ناوچەکە بکات نەک تەنها بوونێکی ڕەمزی بێت و بارەگایەک بێت و کۆمەڵێک چەکداری و ڕۆژانە ینی زیاراتی تەشریفی و یەکتر بینین و ئەو شتانە بێت چۆن ئەتوانن ئێوە ببن بە ڕێگەیەک بە هۆکارێک بۆ خزمەتکردنی ناوچەکە و قسە و تێبینیتان چیە لەسەر کۆی خەموو کێشەکانی ناوچەکە. زۆر سپاس پێشکی ئەمێ بۆتی ڕاستکەمەوە من مەسئولی لە قیڕانیە نیە من مەسئولی لە قیانزەم کە بریتە لە لەمە بەستم لەقەی پارتی دیموکراتی کوردستان بۆی عنوانەکە ڕاست بکرێتەوە مەسئولی لە قیانزەمی هەر لە منتیقەی خۆشناوەتیەوە تا منتیقەی گەناو بە هەموو کەواتە بەرپرسیارەتەکەش زۆر گەورەتر بوو بەڵێ جوغرافیا سیاسیەکە و جوغرافیا کۆمەڵایەتێکەش ئەمە لایەکی تر بەنسبەت ئەو ئەرکەی کە بازت کرد من 2 ساڵ و نیوە لێرەم لەم منتیقەیەم و ئەوەی کەمایی خۆشحاڵیە ئەبینم باشترین پەیوەندیمان لەگەڵ حزب و لایەنە سیاسیەکان و لەگەڵ ئیدارەی دەڤەرەکەشە هەیە هاوکاریانەکەن و بۆ زۆر بابەت ئەگەر پێویستیان بە هاوکاری ئێمە بمە لە خزمەتاین وەکو حزبێکی سیاسی ئەرکی سەرشانی ئێمەیە کە ڕێخۆشکەر بین بۆ هاوکاریەکان کە ببێتە مایەی سەرفدارزی گەلەکەمان لەم ناوچەیە. مجرد ئیشی ئەمە ئەوە نییە کە لە بارەگایەکە بینێمە کۆبڵێ چەکداری تیابێت و ئیشی تەشریفاتی بکەین. ئێمە بە پیر داواکاری هەموو جەماوەرەوە ڕووین ئەوەی کە پێویستی بە ئێمە بێت کە لە شوێنێک لە شوێنەکان گرنگترین ئەو داواکاریانی هاوڵاتیانی ناوچەکە و سنووری کاری تۆ دێتە لاتان چین ئەوەی کە لەم فترەیە من هەستم پێکرد بێ سێ داواکاری ئانین کە من داواشەکەم لە بەڕێز کاک حەمید بیکاتە سێ عنوانی گرنگ بۆ منتیقەکە کە سوودێکی زۆریە بێ. یەکەمیانەوەیە کە ئێمە هەڵمەتێکی نیشتیمانی بکەین بۆ بربەرەکانیکردنی مادە هۆشبەرەکان کە لەم منتیقەیە زیادی کردووە و لە حدودەکانەوە دێن و جیهەتێکی دیاری زیاتر ئەو حدودانەی کە ڕەبتی هەیە بە ئێرانەوە حقیقەتە من نایشارینەوە تیجارەت ینی ئەمە بووە بە خەم و کێشەیەک بۆ خەمێکی زۆر گەورەی خەڵکی منتیقەکەیە و خەڵکێکی زۆرش بوونەتە قوربانی ئەم نەخۆشیە و لە شوێنێکی دیاری کراوی ئەم منتیقەیەش کە ناکەوێتە ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێم تەشجیعی ئەم بابەتە ئاکرێت کە ئەبێت دراستێکی قوڵی ئەم فەقەرەیە بکرێت و مامۆستایانی قوتابخانەکان مامۆستایانی ئاینی و چینی تۆژەکان کەسایەتەکان لەسەر هەموو شێوە حکوومەت بەرهەمی هەموو لایەکمان بێ لە سەردانەکانمان من خۆم یەکێک لە بەرنامەکانی خۆم و سەردانی هەر ماڵێکەکەم لە گوند بێت لە شار بێت لە لادێ بێت لە شوێنەکانی تر بێ عنوانێکی ئەو قسانەی کایەکەم بربەرەکانیکردنی ئەمە یەک دووەمیان مەسئلەی هەڵخەڵەتاندنی گەنجانی ئێمە بۆ چەکدارکردنیان بۆ حزبەکانی تری دەرەوەی هەرێمی کوردستان ئەمە مەترسیەکی زۆر قوڵە لەسەر ئێمە و پێویستە ئێمە لەسەری ڕابوەستین و خەڵکی خۆمان وشیارکەینەوە و ئەگەر بکرێت ئێمە خزمەتی وڵاتەکەی خۆمان بکەین و هانی گەنجانی خۆمان بدەین زیاتر بە شێوازە جیاجیەکان یارمەتیدەری هێزی پێشمەرگە بن دیسان بەرپرسیارەتی حکوومەتە کەلا لە گەنجەکان بکاتەوە بۆ ئەوەی ئەگەر لە نێوان کەوانەیەکە کەس بەلاڕێدەیاندا نەبات یعنی دایان مەزرێنێ بۆ نمونەت یەکەمەکانی زانکۆیە چەند ساڵەیەکە من تا ئێستا دا لە مەزراون یعنی تۆ ئەتوانی گلەی لە گەنج لە کاتێک گرنگیەکی زۆری ئەبێت و ئێمە داواکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان باعثێکی زۆر بەم منتیقەیە بدات چونکە خەمێکی زۆر گەورەی کوڕەکانی خۆمانە کچەکانمانە لەم منتیقەیە کە بڵێت دەرچووی زانکۆکانن پەیمانگاکانن بەڵام تا ئێستا چەند ساڵێکە دانانێنەکراوە. ئەمە خاڵی سێمیانەوەی کە دیسانەوە هەڵمەتێک بکرێت بۆ ئەو خزمەت گوزاریانەی کە پێویستە بە لادیەکان گرنگترینیان چاکردنی ڕێگاوبانەکانە بۆ گوندەکان و هاندانی خەڵکە بۆ ئەوەی کە ئەو پرۆژە کشت و کاڵەکانی کە هەیە پێویستە دێهات نشینەکان کە بایەخی پێ بدەن
باەخی پێ بدرێت و ئەو پەیوەندیە بەهێزەی کە جاران هەبوو لە بینی گوند و لە بینی شارە بەهێز بکرێتەوە چونکە ئێمە بینین ئەو پەیوەندی زۆر لاوازە حەمیدێ ئێمە مناقەشەمان بۆ 330 گوندی ئاوەدان لە سنوورەکە هەیە بەڵێ ئێمە ئێستا بینین کە زۆربەی زۆری بایەخدانەکان بە شارە گەورەکان دەدرێت و بەڵام گوند نشینەکان لەبیر کراون. زۆر سپاس دەکەم. بێگومان سێ خاڵی گرنگت و ڕۆژان ئێمە وردە وردە ئەوڵەتین قسەی لەسەر بکەین. مامۆستا سلێمان بێمە لای جەنابتان بەرپرسی یەکەمی یەکگرتووی ئیسلامی کوردستانن لە سنوورەکە. ئەم سنوورە 360,000 کەس تایە ئەژی. 101,000 خوێندکار وەکو مامۆستا من معلوماتەکانی پێداوم لێرە بوونیان هەیە. 330 گوندی ئاوەدان لێرە حزوری هەیە. کۆمەڵێکی زۆر گەنج و خەڵکی هەمە جۆری تایە. ئێوە هێندەی یعنی چاودێریتان کردووە. تا چەندە لە ئاستی ئەو شتانەی بۆ ئەم ناوچەیە کراون ڕازین لە دوای 26 ساڵ و ڕۆژانە خەڵکە بینن ڕۆژانە خەڵک دێتە لاتان هەمووتان حکمی بەرپرسیارەتەکەتان. یعنی گلەی و گازندە و خەمی خەڵک چییە بەگشتی؟ بەناوی خی بەخشندەی میرەبان سەرەتا بە خێراتنی بەڕێستان دەکەین بۆ دەواازی ڕاپەڕین بەرنمەیەکی باش دەوێت بە سوود دەبێن انشاء الله. وڵام من لێرەوە پیرۆزبایی ئەم یادە گەورە و شکۆمەندە کە بەلای منەوە یادی ڕاپەڕین گەورەترین و پیرۆسترین ڕۆژە لە ڕۆژەکانی مێژووی میلەتی کوردمە لە خەباتی 100 ساڵەیدا. چونکە ڕۆژێک کە تایدا زاڵم مستەمکارانی ئەم میلەتە مەزلوم مستەملێکراوە کۆتاییان هات ڕۆژی ئازادی میلەتەکەمانە. ئەو ڕۆژەیە کە خوای گەورە ڕێزی لەو ڕۆژانە ناوە کە میلەتانی چەوساوە ڕزگاریان بۆ لە دەستی دیکتاتۆر و ستەمکارەکان. چ ئەو ڕۆژەی کە بەنو ئیسرائیلەکان ڕزگاریان بوو و چ ئەو ڕۆژەش کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە منەتیان بەسەردا دەکا کاتێک کە لە مەککە ڕزگاریان دەبێ دەچنە مەدینە وەکو نیعمەتێک خوای گەورە گلەییان لێ دەکا کە ئەو ڕۆژەتان لەبیر نەچێ. بۆیە 5 بەلای منەوە ڕۆژێکە کە تایدا نیعمەتێکی گەورەی خواییە کە ئەم میلەتە لەم ستەم و زوڵمەی کە لی دەکرا دەربازی و بۆ ئازادی. بەڵام دوای ئەم ڕۆژە و ئەم نیعمەتە گەورەیە چەندە ئێمە شکری ئێوەمان کرد لێ پرسینەوەمان لەگەڵ دەکرێت. هەر لێرەوە پیرۆزبایی ئەم یادە بۆ کەسوکاری شەهیدانی ڕاپەڕین و شەهیدانی کوردستان و پێشمەرگە قارەمانەکان کە ئێستا پارێزگاری لە دەستکەوتەکانی ڕاپەڕین دەکەن بەو حاڵەی کە ئێستا پێشمەرگەی کوردستان لە بەرەکانی جەنگ تێدایەتی. سەرەتا سەبارەت بە 5 کاگیادگار طبعاً 5 ئەو ڕۆژەیە کێمە زۆر بەگرنگی دەگرین و قسە و باسی زۆر لەسەر دەکرێت ساڵانە. تۆ دەڵێی 360,000 دانیشتوان لەم دەڤەرە هەیە. بەڵام حکوومەتی هەرێم کە بەرهەمی ئەم ڕاپەڕینێ و پەرلەمان کە بەرهەمی ئەم ڕاپەڕینێ و خوێنی شەهیدانی ڕاپەڕینە. ئێمە لە ڕابردوو نەک ڕێزێکی تایبەت بۆ ئەم ڕۆژەدانە دەدرا تەنانەت نەبوو بە پشوویەکی فەرمیش بۆنەیەک بوو لە بۆنەکان. ئێمە لە ئێستا کراوە بە پشوو ئەمە چۆن کرا؟ منەو کاتە بەرپرسی پەیوەندیەکان بووم لەگەڵ لایەنە سیاسیەکانی ئەم سنوورە هەمومان بەیەکەوە بۆ خەمی ئەم دەڤەرە هەستاین سەردانی پەرلەمانی کوردستانمان کرد. ئەو کاتە بەڕێز کاک عەدنان موفتی سەرۆکی پەرلەمان بوو داواکاریمان کرد کە 5 لایکەمی بکرێ بە پشووی فەرمی بە بڕیاری پەرلەمان کرا نەک حکوومەت. دواتر زۆرێک داواکاریمان کردن زۆر بەدرەنگەوە داواکاریەکانیان وەڵام داینەوە بەداخەوەندێکیان هەر وەڵامیش نەداینەوە. بەرحاڵ ئەگەر سەیری واقعی خەڵکی ئەم سنوورە دەکەی بەڕاستی خەڵک نیگەرانە زیاد لە خەڵکی شوێنان نیگەرانیەکە هەست بە نازێک دەکەین کە ئێمە چەخماخەی ڕاپەڕین لێرەوە بوو و لەم شارەوە بوو. بەڵام بەداخەوە هیچ جیاوازیەک نابینین کە تایبەتمەندی هەبێ بەم دەڤەرە بدرێت کە بڵین ئەمە تایبەت بێ بە دەڤەری ڕاپەڕین. بە پێچەوانەشەوە ئێمە هەموو خەباتی کورد لەو ڕۆژەوە کە دەستی پێکردووە تا 5 قوربانی زۆرماندا لە چیمیا باران لە ئەنفال لە تێکچوونی گوندەکان لەوەی کە بەسەر کورد هات. دواتر لە 5 بەرهەمەکەی دەستکەوت ساڵی 92 حکوومەت
پەرلەمان هەڵبژێرا حکوومەت تەشکیل کرا ئێستا ئەوەش لەژێر پرسیاردایە کەواتە هەیبەت و ڕێز و شکۆی پەرلەمانەکەیش و حکوومەتەکەیشمان لە ئاستی پێویستدانی جگە لەوەش ئێمە دوای 25 ساڵ لە حکومڕانی خۆماڵی خەڵکی ئەم ناوچەیە ئەگەر بەڕێزت سەیری کەناڵەکانت کردبێ ئەمڕۆ هاتپایە ناو بازاری شاری ڕانیە ماتەمینی و بێهیوایی و نیگەرانی خەڵک دەردەکەوێت بەسەریان کە چۆن دەبێت لە ڕێگەی بەدواداچوونەکانی خۆمەوە لە ڕێگەی و پەیوەندیانی کە کردومە ینی پێم وتراوە زۆر جار لە بێزاریە زۆر جار لە بێکەسیە زۆر جار لەوەی کە ناوچەکە بێنازا وڵاتیانی ناوچەکان یەکجار ئەڵێن خۆزگە ڕاپەڕین نەکرایە یعنی ئەمە کە زۆر زۆر قورسە قسەی لەسەر ئەمە بکە قسەمان لەسەر ئەوە نییە ینی بەراورد بکەین لە نێوان ئێمە بەرنامەکە بۆ ئەوە نیە لە نێوان پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین بەڵام ئەمە بێهیواییە باشە ئەم بێهیواییە سەرچاوەکەی چییە و هێندەی خەڵک دێتە لای ئێوە وەکو کاکنەجاد ئاماژەی بە سێ خاڵدا مامۆستا ئاماژەی بە کۆمەڵی خاڵ زیاتر خۆیان بێهیواییەکە لە چیا خۆیە بینێتەوە و وەکو ئێرە وەکو مینبەرێک بتوانین استقلالی بکەین و بەکاری بێنین داواکاریان چییە؟ ئەوەتانی سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕین لێرەش حزوری هەیە ینی داواکاریەکان من دڵنیام ئەینووسێت و بەدواداچوونی بۆ کات و لە مستقبل ئێمە ئەمانەوە وەڵامی ژوەر بگرینەوە کاک یادگار هەمومان دەزانین هەموو میلەتێک چەند داواکاریەکی هەیە یەکێک لەوانە ئازادی دابینکردنی ژیانێکی ئار و شەڕەفمەندانە باش و دواتر دادپەروەری لە حکومڕانیدا وە گەشەدان بە تواناکانی خەڵک ئایا ئەمە ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا تا چەندە لە تای تەرازوو هەر خەڵکی کوردستان بیپێوین تا چەندە دێتەوە لە ڕانیە چۆنە ئایا ئازادی با بکەین ئازادی بۆ ئەندازەیە کە خەڵک دەیوێت تا ڕادێک ئازادی و ئارامی لە هەرێمی کوردستان و لە ناوچەکەماندا باش بەڵام ئایا دابینکردنی ژیانی خەڵک ئایا هەموو کەس دەتوانێت بە مسۆگەری ژیانی ماڵ و مناڵی خۆی دابین کا بڵێت تا مانجێکی تر تا دوو مانجی تر ئەوەی کە پشتی بە موچە بەستەوە حاڵی موچە دیارە لایەومان ئەوەی پشتی بە بژێوی ڕۆژانەی خۆی بەستووە لە بازارەوە حاڵی بازار و کۆمپانیەکان دەبینین چۆنە بۆیە ئەمە بەشی بژێوی کە خەڵک تەنانەت ئەو کاسپەی لە گوندەکانیش کە بە ڕێزت باست کرد ئەم 330 گوندەی کە ئاوەدانە بەرهەم و ئینتاجەکەی چییە؟ ئەوەی کە بەرهەمی ساڵانەیەتی بەشی چەند مانجی دەکا کە پێی بژێ پشتیوانی بە چ ببەستێ بۆ بژێوی ژیانی بۆ ئایندەی منداڵەکانی هەستەکەن کێ ینی کێ بەرپرسانی ئیداری شارەکە کەم تەرخەمن بەرپرسانی حزبی چونکە من ئەڵێم بەرپرسانی حزبی ئەم حکوومەتە حکوومەتێکە کە حزب لە پشتیەوەیەتی باشە لە ڕێگەی حزبەوە هەموو چوونەتە ناو حکوومەتەوە یعنی کێ بەرپرسیارەتی یەکەم یەکەوێتە ئەستۆ ئەوەشت ئەمکەمڕیانە زۆر بە طبعاً خاڵەکانی تر باسی عەدالەت خۆمان دەیبینین واقعی هەرێمی کوردستان کە هەل لە بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت و تەنانەت سەرۆکی حکوومەتیش باسی گەندەڵیەک دەکەن و واقعی هەرێمی کوردستان ئەم حکومڕانیە چۆن قاچی چەقیوە لە گەندەڵی ینی نەبوونی عەدالەت باشە نەعەدالەتیەکە بێدادیەکە لەم سنوورە لە چیایە؟ بێدادیەکە لە نابەرابەریدایە ئێمە هەر لە بیداتی وتم کە ئەم سنوورە نازێکی هەیە لەبەرەوەی دەواازێ ڕاپەڕینێ دەبوو لای زیاتر هەستەکەن لا لە شارێکی دیکە کراوەتەوە ئەبوو هیچ نەبێ وەکو ئەو شارە لا لەم دەڤەرە بکرێتەوە ئەمە ئاساییە هەموو کوردستان مەینەتی زۆری بیونیوە ناڕەحەتی زۆری بینیوە و ئەو قوربانیانەی هەرێمی کوردستان هەر شارێ خصوصیاتی خۆی هەیە بەڵام تایبەت بە دەواازێ ڕاپەڕین و تایبەت بە ڕاپەڕین کە ئێرە سەرەتای سەرهەڵدانی ڕاپەڕینی شتێکمان نەدی خاڵێکی تریش مەسلەی گەشەدان بە تواناکان ئەم سنوورە توانایەکی زۆری مرۆیی و سەرچاوەیەکی زۆری داهاتی سروشتی هەیە کشت و کاڵی هەیە کۆمەڵشتی هەیە تا ئێستا حکوومەت لە سروشتەکەشی لە 25 ساڵی ڕابردوو بەرنمەیەکی گەشەپێدانی لە هیچ ڕبووەکانەوە لەم سنوورە بەو ئەندازێ نەبووە تاوەکو خەڵکی ئێرە دڵخۆش بێ بۆ ئەندازەی کە ئێمە چاوەڕوانی بین زۆر سپاس دەکەم بێگومان من دێمەوە لای هەرسێکتان سوپاسانەکەم ئەڕۆمە لای میوانەکانی دیکەم لە کاک ئومێدەوە دەست پێکەم کاک ئومێد جەنابتان وەکو ڕۆژنامە نووسێک قسەتان چییە؟
کاگەدگار سەرتا دەستخۆشی بۆ بەڕێستان یەکشت دەمێ ڕاستی کەمەوە بەندەڕاستە پامنێری سپێدەم بەڵام لێرن مایندی سپێدە ناکەم وەکو ڕۆژنامەنووسێک ڕۆژانە ناو خەڵچین و ینی بەشی ئەو معاناتی خەڵک دەبینین بەڵێ هەر بۆی قسەکەی خۆشم بیر نەچێتەوە لە بیدایەتی بەرنامەکە بۆ ئاماژەی پێبم بۆی نەڵێن بۆچی بزوتنەوەی گۆڕان لێرە نییە ئێمە لەگەڵ بەرپرسانی بزوتنەوەی گۆڕانە قسەمان کرد زیاتر لە ینی 10 جار من پەیوەندیم پێوە کردوون هەر یەک لە بەڕێزان بۆی ناویش بێنم نەڵێن هەر بەگشتی قساکە من لەگەڵ قایمقامی پشتەر قسەم کرد کاک بەکرباییس و مامۆستا حەمیدیش ئاگادارە وەکو بەرپرسی ئیدارەکە و وەکو سەرپەرشتیاری ئیدارەکە و هەروەها لەگەڵ بەرپرسی مەکۆی گۆڕان لە ناوچەکە کاک مستەفا سەلیم قسەم کرد هەردووکیان وتم وەرن بەرنامەکە ڕاستە و خۆیە ئەو خەڵکانەی دێنە لای ئێوە خەمەکانی خۆیان بۆ ئێوە باسەکەن وەرنێەوە بە شێوەیەکی ڕاستە و خۆ بیگوێزنەوە وتیان پێویست ناکات و نامانەوێت لە بەرنامەکە ئامادە بین بۆی بۆ بینەری شڕون بێت فەرموو بمپورە طبعا من ڕێزم هەیە بۆ میوانە بەڕێزەکان بۆ سەرجەمیان پرسیارم احتیمالی هەیە بۆ هەر سێکیان هەبێت خۆزگە نوێنەری وەک جەناب دەڵێ گۆڕانیش و برادرانی کۆمەڵی شوێچێتیش لێرە بووی باز داوانش بکەین طبعا ڕاپەڕین معلومە کە خەڵکی کوردستان کردی پاڵپشتی پێشمەرگە بوو ینی نەک پێشمەرگە کردوێتی پاڵپشتەکەی خەڵک بێ معلومە کە خەڵک کردی ینی بەڵام بەداخەوە بە تایبەت ئەو 5 حزبی ئێستا لە دەسەڵاتن و پشکی شێریش بەر پارتی ئینجایەتی دەکەوێت با بڵم یەکێتی و پارتی بەهاوبەشی یعنی میلەتیان بۆم ڕۆژە گەیاند کە ئێستا یعنی نان و ئازادی لە سەرەتاییترین داواکاریەکانی میلەتن ینی لە سەردەمی بەعزدا پێش 91 پێش ڕاپەڕین 5 ئازاری 91 نان هەبوو تەنها ئازادی نەبوو ئازادیش بۆ کەسانە بوو کە لەگەڵ بەعز بن تەنها بۆ کەسانە نەبوو کە دژی بەعز بوون و پێشمەرگە بوون یان بە خلافی پێشمەرگە ئێستا پێچوانە بۆتەوە نان نییە بەڵام ئازادی هەیە ئازادیەکەش بۆ کەسێک هەیە تا ئەو کاتەی سنووری بۆ ینی زەڕی ینی زەرەری نییە بۆ پەزەکان یعنی کاتێک دەبینی تۆ لەو سنوورەوە ڕۆژنامەنووسێک هەستەکەی ئازاد نەبیت بەدڵنیایی ئازاد لەوەکو ئومێد گرفتێکم تا ئێستا وەکو پێز گرفتم نەبێت بەڵام ئێمە نمونەمان هەیە شەید سەردەشت نمونەیەکە سۆرانی مامە حەمە نمونەیە ینی کاوەگەرمیانی نمونەیە شێ دەڵێت ینی شەید دکتۆر وشیار نمونەیە شێ دەڵێ سبەینی سەری ئومێد نییە سەری یادگار فراغ نییە ینی چ زەمانەتێکی ئێمە هیچ زەمانەتێکمان نییە ینی ئێمە ئێستا لە ڕانیە بە حساب دەبێت ناوەندی ئیداری ڕاپەڕین بێت ینی پێم وایە مامۆستا حەمید کە بەرپرسی ئیداری ڕاپەڕینە لە من زیاتر معەزەبە بەوەی کە ئێستا بەرپرسی ئیداری ڕاپەڕینە چونکە نازانم یەکی لە پرسیارەکانم ئەوەیە مامۆستا حەمید بەڕێز دۆکو ئیداری سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕین کە پلەی جەنابتان ئەگەر غەڵەت نەم پلەتان وەزیرە یان وەزیریان وەکیل وەزیرە ینی ئیدارەی ڕاپەڕین چی زیاد کردو بۆ ڕانیە 26 ساڵ ڕانیە سەرمەشقی ڕاپەڕین بوو ینی من دڵنیام ئەمڕۆ طبعا لە مەراسیمی تاجەگوڵینەکەی مۆنومنتی ڕاپەڕین کە قۆناغی یەکەمی 6 ساڵە دەستی پێکراوە ئێستا قۆناغی دووەمی تاوا نەبوو دەستی پێ نەکراوە قۆناغی یەکەم پێویستی بە نۆژانکردنەوە هەیە ینی مەراسیمی مۆنومنتەکە تا ئێستا تەواو نەبوو قۆناغی یەکەمی کراوە دووەمی دەستی پێ نەکراوە یەکەم پێویستی بە نۆژانکردنەوە هەیە ینی ئەمڕۆ کە مەراسیمی تاجەگوڵینەوە بەڕێز مامۆستا حەمید بۆ خۆی لێبوو ینی دڵنیام ینی ئەو بەرپرسانی ئێمە لە سەرۆکی حکوومەتەوە لە سەرۆکی ماوە بەسەرچووی هەرێم و لە جێگری سەرۆکی حکوومەتەوە لە جێگری سەرۆکی هەرێم کە ماوەی بەسەرچووە لە سەرۆکی پەرلەمان و جێگری و سکرتێرەکانی ینی سکرتێرەکە ینی دڵنیام ڕووی ئەویان نەبوو بێنە ڕانی ینی هیچیان پێ نییە ینی 26 ساڵە ئەو بەرپرسانی ئێمە هیچیان نەکردو بۆ خەڵکی ڕانیە باشە پرسیارت بۆ دوو میوانەکەی ئەگەر ئیجازەم بدەی ینی بەتابەت مۆزوعی مامۆستا حەمید مەبەستی ناو ڕانیە دەمێت زیاتر تیشکی بخەمە سەر کاک یادگار لە ڕانی ئێستا من 5 دووسایدی تاوا نەکراومان هەیە ینی کە دووسایدی شوێنی ستراتێژین ڕێگەی ڕانی سلێمانی بەتابەت ڕانی هەتا دەگەێت دوکانی ینی ڕێگەی مەرگە جنابەت احتیمالی لەوە هاتووە کرد بێ ڕێگەی ڕانی هەولێر ڕانی سەرکەوکان ڕانی حاجیاوە ڕانی قەڵازێ یعنی ئەوانە بەتاوە ناوشار هەر باسی ناکە کە چەندە وێرانەیە دەکرا حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ئەمارەت وەکو ئیماراتی کرد بایانی لە ساڵی 1970 حاکمی ئیمارات دەڵێ دەبێ من وا لە ئیمارات کەم وا لە ئیمارات کەم وەک بەغدای لێ بکەم ئێستا مە حاڵی ئیمارات دەبینی حاڵی بەغداش دەبینین بەرپرسانی ئێمە دەیانگوت دەبێ هەولێر وەکو دووبەی لێ بکەین ئێستا ئەمە دووبەی دەبینین و هەولێریش دەبینین ینی بەڕێز مامۆستا حەمید و قایمقامی ڕانیش و قەڵازەش ینی با سنووری ئیداری ڕاپەڕین بەگشتی پرسی یعنی چیان کردو بۆ گەنجێکی ڕانیە کە سەری خۆی هەڵنەگرێت گەنجێکی ڕانیە کە زانکۆ تەواو دەکات ناچارە تووشی لە فەفرۆشتن دەبێت تووشی کرێکاری دەبێت کە من حرمەتمە بۆ پیشانە
بەڵام پیشەی ئەو نییە دوجار نابێت بۆ نەیخوێن بۆ نەی خوێندوکە بچێت فیتەر بێت لە سناعە لە منطقە سناعی زۆر سپاس دەکەم کاکە ئومێد فۆگەری جازم دەی پرسیارێکم بۆ ماوەسی پرسیارت بێ بۆی کاتی هاوڕێکانیشت بمێنێت پرسیارێکم بۆ هەردووشان هەیە هەرە دنیا لێرن فەرموو کاک سلێمان بۆکو بەرپرسی مەڵبەندیە گوتووە زۆر جا گلیتان لێ دەکرێت قاچێکتان لەو لاو قاچێکتان لەم لایانی توانای بڕیاردانتان هەتا زۆر جار دەگوترێت ئەگەر یەکگرتو لە نێوان خیاری یەکەم و دووەمی درایە خیاری سێم هەڵدەبژێت ینی جاری وایە یەکگرتو تۆمەتبار دەکرێت ینی بەوەی کە ئەو بارودۆخی ئێستا لە کوردستان لە هەیە پشکی شێری بە یەکگرتو دەکەوێت یەکگرتو گەڕەبتیکەین بە ناوچەکەەوە ڕەبتیکەین بەڕانیەوە چونکە باسی هەرێمی کوردستان ناکەین پرسیار مادەم ئەوە بۆ ماوەسا بەس بۆ کاک نەجات باش یعنی کاک نەجات لە تەڕەن ڕاپەڕین کە کرا دوایە کە ڕانیە پاکرایەوە هەتا گەیشتینە کەرکووکیش پاکرایە بەڕست کاک مەسعود لە ئێرانەوە هاتەوە ڕانیە لێرە دەعوت بوو خێتابێکی دا دوای ئەوە لە جەنابەت دەپرسم کاک مەسعود کە سەرۆکی حزبەکەی تۆیە و ئێستا حزبەکەی جەنابەت پەرلەمانی پەخستووە حکوومەت ئیفلیجە و سەرۆکایەتی هەرێممان نییە و پەرلەمانمان نییە کاک مەسعود بارزانی کاک نێسیروان بارزانی یعنی قیاداتی پارتی چەند جار سەردانی ڕانیان کردووە قیاداتی پارتی زۆر خواردووە ئەچمە لای کاک محەممەد بۆی کاتی ئەوەمان بمێنێت نەک تەنها پرسیار بکەین وەڵامی ژوەر بگرینەوە فەرموو کاک ساسن بەرنمەیەکە دەبێت باسی چەند تەوەرێکی گرنگ بکەم شکان خەمەستە بە تایبەتی پەیامی ڕاپەڕین ئەوە زۆر تشکنێخە سەر ئایا پەیامی ڕاپەڕین چی بوو ڕاپەڕین دەزانین کە شانازێکی گەورە لە مێژوودا لە بۆ ڕابردوو و دەستکەوت و سەرەکی گەورەیە بەڵام ئایا پندوانەکانی ڕاپەڕین چییە بۆ ئایندە بۆ ئێستا ئایندە بێگومان ئەو هەموو قوربانیدانە هەر لە ڕاپەڕینەوە هەم لە شۆش و بەرخودانەکانی پێشووە ئەنفاچ میاباران ئەو شەهیدە بێگومان دەبێت لە پێناو ئامانجێکی زۆر گەورەتر بێ بەڵام ئێستا دەبینین بە هەندێک مەرامی سیاسی و بەرژەوەنی تەسکی حزبی خەریکە سەکرایەتی کوردیان نەتەوەکەمان بە شتی لاوەچی و سەرقاڵکەن ئێمە ئەرچ زۆر قوڵسرما هەیە سەر بەخۆی کوردستانە چکە تەجروبە ماڵەکەی عێراق دەرکەوت کە هیچ هیوایەکی لێ بەدی ناکرێت بۆ بتوانێت گەڵی بژین بۆ یەک زۆر گرنگە ئێمە لێرەوە لە پەیامی ڕاپەڕین بگەین ئێمە ئەو هەموو قوربان و دانوخوێن ڕشتەوان بۆ ئەوە بوو کە پاشەشکەین بەرە بەغدا بکشینەوە باش لە کاک محەممەدی ڕەنگە کاتی ئەوەمان نەبێ ینی وەکو ڕۆژە نووسێ قسە لەسەر خەمەکانی شارەکەی خۆ بکەیت ڕاپەڕین لەو شارەوە سری هەڵدا ناکرێت ئاماژەی پێێنین ینی خەڵکیڕانێ لیان پرسی هەمووی بەو ئەنجامە ناڕازیەکە ئێستا بوون هەندێک خەڵک داواکاری پێ کە ئێمە بە مافێکی کەم ڕازی بین لەو ینی پاشەشە بکەین لە دەخوازەکانمە سەبار بە ئەمن و ئاسایش دیارەکە بەشێکی زۆر ئاوارێکی زۆری عەرەب لە ناوچەی ئێمەدا نیشتە دەمت لە کێیە ئەتەوێت کێ وەڵامت بارتەوە لەم سێ بەڕێزە ئەوە بۆ حەسێک بەرەزان دەبێت ینی هەرێکیان جواب دەنەوە لە چەندین خەڵکی ئاواری عەرەب پرسیومە دەڵێ ئێوە ئاسایشێکتان هەیە لە خۆراک باشترە کە هەندێک دەڵێن نان لە پێش ئازادی و ئاسایشە من دەڵێم ئاسایش لە پێشەوەیە چکە هەر ئەو عەرەبانە زاری خۆیانە گوتیان ئێمە ئاسایشمان نییە کەواتە خۆراکیشمانی خواردیشمان نییە چکە دەکوژرین ناودێتین ئیبادە دەبین باڵ و مڵک ماوێران بووە ئەندامانی خزمەکەمان دەکوژێن کەواتە ئەی چێ بخوا باسی نان دەکەین کەواتە ئاسایشەکە کە پرسیارە لە کوردستانە زۆر گەورەیە پرسیارەکە ڕوون دەم دەکەمە نەجات لەو بوارەیە ئایا پێ دوایە پەیامی ڕاپەڕین تاکو ئێستا کە ئێمە لە کاروانێکدان بەرە و هەنگاوی گەورەتر پێ دوایە پەیامی ڕاپەڕین ئەوە بێت کە بوەستین لە خەونەکانمان مافەکانمان بەس لە تەنها لە داخوازیەکی کەمی ینی خزمەت زۆر سپاس دەکەم کاک محەممەد زۆر یەک کاتی یەک پرسیارم ماوە بڕاتە بێ کاتەکە چونکە تەواو بوو بەستراوین بکاتەوە بۆی وەڵام وەرگێنەوە پرسیارێکی دیکە زۆر بە کورتی بەڵێ ئینتیما پێم وایە بەشێک لە نۆخبەی ڕۆشنبیر و سیاسەتمەداران و دەستگاڕێگانەکان تاوانبارن یان بڵێن بەرپرسن تۆمەتبارن بۆی کە ئینتیما لای تاشی کورد زۆر سپاس لاواز کردووە زۆر سپاس دەکەم چراخان وەکو گەنجێک کە لەم ناوچەیە ئەژیت قسەی دڵت چییە؟ سپاس بۆ ئێوە و منیادی ڕاپەڕین لە ڕانێ و لە گشت شارەکە مایکەکە نزیکەیتەوە سپاس دەکەم بەڵێ پیرۆزەکەم من دەمەوێت لێرە دەمەوێت ئەوە بڵم کە من دەمەوێت وەکو دەنگی ژنانی شارەکە و دەنگی گەنجانی شارەکە بکەم ئەو بێ و گلەیەش بکەم
ئێمە معاناتێکی زۆرمان هەبوو تا خاتونێکمان دەستکەوت لە بەرنامەکە حەزوریە بێت پێمان خۆش بوو زۆر ژمارەیەکی زیاتر بووایە لە بەرنامەکە بەشداری کە سوپاسی جەنابتان من دەمێ باسی ئەوەش بکەم زۆر سپاس لە ڕاستیدا من کە گوتم وەکو دەنگی گەنجان بەڵام بە تایبەتی وەکو دەنگی کچان یاخود ژنانی شارەکەم لێرە بم زۆر گلەی گوازندە هەنا یاخود دەتوان بڵێم زۆر کەم و کورتی هەن بەڵام کەم و کورتی زۆر زەقان زەقەکان چی ئەوانە بڵێم بەڵێ زەقترینیان یەکێک لەوانە ئەوەیە کە ئێمە تا ئێستا دەتوانم بڵێم تا ڕادەیەکی باش نا کە هیچ ئافرەتێک یاخود هیچ کچێکی ناو شاری ڕانیە لە ڕاگەاندنەکان دانین دەتوان بڵێم وەکو پێشکەشکار وەرناگیرێن کاتێک سیڤەکانی خۆشیان دەنێرن ئەوە توان بڵێم گلەیەکی زۆر زۆرە کە لە نێو ڕانێدا هەیە ئەوانی کە دانەوێت ئەو کارە بکەن توانای زۆر باشمان هەیە کە ڕاگەاندنیان تاوا کردووە بەڵام بە هیچ شێوەیەک وەرنەگیراون سیڤەکانیان سیر نەکراوە و نەخوێنراوەتەوە باش ئەوە یەکێک لەوانە و خەمی چ خەمێکی ترتانەیە وەکو ژنان و ئافرەتان لەم شارە و ڕوبەڕوویان ینی بەرپرسانی بکەنەوە بتوانن بۆتان چارەسەر بکەن جێگەیەکتانەیە و بتوانن تیا کۆ بنەوە سنتەرێکی ڕۆشنبیری هەیە بتوانن چالاکیەکانی خۆتانیان ئەنجام بدەن بەرە باسی ئەوت بۆ دەکەم و بەڵام خاڵێکی تری گرنگ زۆر ئەوە گرنگە من دەتوانم بڵێم کە تا ئێستا هیچ ڕادیۆ تەنانەت ڕادیۆ یاخود تیڤیەکی فەزایی ئاسمانی نییە لە ناو ڕانیەدا کە دەنگی ڕانیە بگەێنێ جاچ جای ئەوەی کە من داوای ئەوە دەکەم ڕادیۆ یاخود تیڤیەکە بێت دەنگی ژن بگەێنێ کە بەڕاستی لێرە ڕووداوەکان لەسەر ئافرەت داواکاریەکان ئیش کە ئافرەت دەیکە زۆر زۆرن یعنی هیچ حزبێک و هیچ لایەنێک لەم سنوورە ڕادیۆیەکی نییە رادیۆ هەیە بەڵام من رادیۆ هەیە زانکۆی ڕاپەڕین رادیۆی هەیە بەڵام تایبەتە بە ئیشەکانی زانکۆ ناو زانکۆ بەڵێ ئەوە نییە بەڵێ و تەلەڤیزیۆنێکی ناوخۆشمان هەیە تەلەڤیزیۆنی ڕاپەڕین بەڵام توانم بڵێم ڕەنگە ئیشکەن بەڵام من هێشتا هەر گلەیم هەیە لەبەر ئەوەی زۆر ئەکتیڤ نییە جگەلەوە و ئێمە بینایەکمان نییە بینایەکی پەرفێکت و پرۆفشناڵ بۆ ئافرەت کە بتوانێت لەوێدا وەرزشکە کە بەڕاستی ئەو بینانە بۆ پیاو زۆر زۆرە لە ناو جگەلەوە کە تەنها لە جوانی نا بەڵام مەلەوانی کە زۆر زۆر گرنگە یەک زۆربەی زۆری ئافرەتان داوای ئەوە دەکەن بەڵام هێشتا نییە لێرە لە ڕانیە هیچ ینی جێگەیەکی فتنس جێگەیەکی یاریکردن و وەرزشکردن و مەلەوانی بۆ ئافرەت نییە هەیە بەسەرپەرشتی مامۆستا گولزار کە زۆر ئەکتیڤە بەڵام بیناکەی توانم بڵێن بۆ شێوەیە ئەوە پەیامێکی باشە بۆ بەرهێنەران لەمە فرسەت باشتر نابێ ئەم سنوورێکی زۆر زۆر گەورەیە وەرن ئەوە مامۆستا حەمید لێرەیە بێ هاوکاریتان بکات ینی جێگەیەک بکەنەوە جێگەی مەلەوانی جێگەی وەرزشکردن و فتنس و جیم و ئەمەی ئەم ناوە جیاوازانەی هەیە بۆ ئەوەی هەم قازانجە بۆیەوە و هەم قازانجە بۆ هاوڵاتیانی ناوچەکەش ئەخیر شتێ بێ سوپاس دەکەم کە زۆر گرنگە بەڕای من و ئێمە هیچ سنتەرێکی پارێزگاری بۆ ژنمان نییە هەیە بەڵام بەو شێوەیە نییە کە ئازارەکانی ژن یاخود کێشەکانی ژن ڕاستەوخۆ بگەێنێت یان وەک خۆی بگەێنێت و کێشەکان چارەسەرکە من دەتوانم بڵێم ڕاست ئەوان کار دەکەم بەڵام کێشەکان لە جیاتی ئەوەی کە چارەسەریکەن کێشەکان زیاتر دەکەن لەبەر ئەوەی پێم وایە ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان مەبەست بەڵێ ڕەنگە لە زیاتی ئەوەی کە چارەسەریکەن کێشەکە زیاترکەن لەبەر ئەوەی کە لەلایەن کۆمەڵەیەکی زۆر ئەکتیڤ و پرۆفیشناڵ بەڕێوە ناچێت زۆر سوپاس دەکەم خاتون کاکە کامەوە فەرموو دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم ئەوەی جێگای دڵخۆشیەکە ئەمڕۆنەوە یەکێک لە بەرهەمەکانی ڕاپەڕین کە زانکۆ ڕاپەڕینە بەرنامەکەتان دەکەن جێگای دڵخۆشیە گەنجانی ئەم دەڤەری بیتوێن و پشدە ڕاپەڕین بە شێوەیەکی گشتی ئینتیمایەکی زۆر باشی ماوە هەر گەنجانی ئەو سنوورن کە ئێستا دەبینین لە بەرەکانی جەنگەوەن بەرگری لە خاک و وڵات دەکەن و لە سەدا هەفتای بەرەکانی جەنگ خەڵکی ئەو سنوورن و ئێمە هەر بە گڕوتنی ڕاپەڕینەوە بەردەوامی لە خزمەتکردنی ئەم وڵاتە و بە هەمان شێوەشەوە قوربانێکی زۆرمانداوە و پشکی شەر بەر ئەو سنوورە دەکەوێت و لەوانەیە خزمەت گوزاریەکان لە ئاست پێویستدانەوە بێ خەڵک زیاتر دەیەوێت کاری باشتری بۆ بکرێت و هەوڵەکان بەردەوامی هەبووە کە چەندین کار و پرۆژە لێرە بکرێ و پێویستە بەرپرسان کە سەردانی ئێران کردووە تەنها ئەو بەڵێنانەی کە لە ساڵانی پێشوو لە خوار ساڵی 2014 داویانە ئەو بەڵێنانە جێبەجێ بکەن بەڵێنی تازە نەدەن بەڵێنی بەس ئەوانە جێبەجێ بکەن کافیە بەس ئەوانە جێبەجێ بکەن لەوانەیە ئێمە پێویستمان باشتر نەبێ کەم و کورتێکی زۆر هەیە و پێویستە
ئەنجومەنی وەزیران وەزارەتەکان زیاتر گرنگی بەو سنوورە بدەن بەڕێوەبەراتی گشتەکانیان داببزنە ئەم سنوورە پێویستی بە ئاوادانکردنەوەی زیاتر هەیە و هەوڵی مامۆستا دەبێت لە بەرچاو پرسیارەکەت کاکە کامەوە ینی چەند پرسیارێک بکەیت سوپاس دەکەم. بەڵێ من پرسیارم ئەوەیە ئەو دوو سایدەکانی سنووری ڕانیە کە دەیبەستێتەوە بە شارەکانی ترکەی ئەمە تەواو دەبێ بەڵێنەکانی کە لە سەراوی دەربەندراوە ئەماکەی ئەم پرۆژانە تەواو دەبێ هەموو پرۆژە ناتەوانەی کە لە سنوورەکەدا هەیەکەی ئەم پرۆژانە تەواو دەبن هەموو ئەو بەڵێنانەی کە دراون کەی بەڵێنەکانیان جێبەجێەکەن هیوادارم زیاترە کێ وەڵامت باتەوە مامۆستا حەمیدیان و مامۆستا و لایەنە سیاسەکانی شۆ خۆوانزانی لێ سادا لایەنە سیاسەکان ئەم دەسەڵاتە بەڕێوە دەبم. زۆر زۆر سپاس دەکەم لە پرسیارەکانی کاکامەوە دەست پێ بکەین. ئەڵێ ئەو بەڵێنانی دراون لە دوای 2014ەوە ئەوانەمان بۆ جێبەجێ بکەن بەڵێنی تازەمان پێ نەدەن و کۆمەڵێشتی تری بە ئەوەندەی پەیوەستە بە جەنابتەوە وەڵامت چییە؟ وە پرسیارەکانی دیکەش وردە بچیتە سەری. لەوێەوە دەست پێکەم اینجا جوابی نوێنەری کەناڵی سپێدا دەمەوە وتی وەکو ڕۆژنامە نووس لێرەم کەناڵەکە وا تعریف کرد بەڵێ خۆی وتی وای خۆ تاریفەکەی خۆشی ئەساسە بەڵێ پێناسەکەی خۆی بۆ خۆی کردیەوەیان من بەبیرم دێ هەفتەیەک بوو هاتبوو مەێرە مەسئولیەتم وەرگرتە بوو لەگەڵ ئەم برای بەڕێزە کەوتینە جەدەلێکەوە بەڵام جەدەلێکی ئیجابی من وام بە باشزانی دەستپێکی ئیشەکەی من نەکمەت حوسەنە لەسەر ئەرزی واقع ئەو واقعی کە من بینیمە ڕانیە و پشدەر و سەردەمانی ساڵی هەفتامە هێناوی پێش چاوی خۆم و لە دوای ڕاپەڕینش ئەم منتیقەیەم بەگشتی بینێەوە و ئەو وەزعش کە ئێمە هیچیان ئێستای بینین باش من وام تەسەور کرد کە ئیشێکی باش کرابێت لە منتیقەیە ئیدارەی ئێرە ئیشێکی باشی کردبێ ماندوو ببوون بە ئەرکەکانی خۆیان و تەسەورێکی باشم لا دروست بوو کە حکوومەتی هەرێمش دابێکی باشی کردبن بۆ ئەو وەزعی کە لێرە دروست بووە زانکۆیە پەیمانگاکانە چی لەودی و حرەکەتێکی اقتصادی باشەیە ڕێگاوبانەکان ئەو سەردەمە گرفتێکە بوو گرفتی زیاتر مناقەشەی ئەو زادەیە بینی ڕانی و چوارقوردە بوو کە بەشێکشی لە ماخرانەیە کۆتایی پێات لەوێدا هەستم کرد کە بەڵێ داواکاریی زۆرتر هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامەکەم وا وەرگر کە ئەو سەردانەی کە ئەو برابەڕێزە باسی کرد مەسئولین سەردانی هێرە ناکەن سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت سەردانی هێرە ناکەن لە ئیدارەی ئێرەش نفسی سوال کرا نفسی بابەت وروژێنراوەمانە باش بەڵام ئەمە من تەسەورەکەم ئەمە بەوە پێوەەر ناکرێ مەسئولی سەردانی ئێرە ئاکادیان سەردانی هێرە ناکەن ئەبێ ئێمە لەو واقعەوە تەماشایی ئەم ڕووداوانە بکەین ئەم وەزعەوە بکەین کە ئایا ئێمە حرەکەی اقتصادیمان لە هەرێمی کوردستان ئێستا گەیشتۆتە کۆ و بۆ وای لێتوە ئایا پەیوەندی بەو قەیرانەدارایەوە هەیە پەیوەندی بەو بابەتە هەیە کە عینوانەکەی زۆر گەورەیە ناوی گەندەڵیە یان پەیوەندی بە هەموو ئەو چێشمە کێش و شەرفرۆشتن و داعش و سنوور بەزاندن و لێدانی چەند ناوچەیەک لە ناوچەکانی هەرێمی کوردستان و حتا شەرفرۆشتەکانی حکوومەتی بەغاش بێمە بڕینی موچە و بودجە و تهدیدکردنی مالکی بە ئێمە بە عەبدولئەمیر زەیدی بە هێزی دەجلەوەمانە ئەمە کۆمەڵێ شتی گەورە بوو کە بۆ هەرێمی کوردستان هەموو ئەمانە هۆکار بوون بۆ ئەوەی کە پرۆژەکان وەکو پێویستە زۆر بابەتی ترشەیەکە هۆکارن یەکێک لە پرسیارەکان ئەوە بوو کە پەیامی ڕاپەڕین و مەسەلەی ئینتیما دێمە سەرەوە مەبەستم کاتمان زۆر کەماوە بۆیە ینی ناچارم دێمە سەرەوە خێرا بچینە سەر من بەبیرم دێ هەر خەڵکی ئەم منتیقەیە کە ئەمڕۆ چوم سەردانی یەکێک لە ماڵە شەهیدەکانم کرد یەکەمین شەهیدی ڕاپەڕین لە حاجیاوە ماڵی شەهید عەلی حاجی حوسێن کە لەوێ شەهید بوو سەردانی ماڵەکەیانم کرد یەکێک لەو بەڕێزانە بوو کە لە کاتی خۆی پەیوەندی بە محوەری ئێمەوە بوو لە دەرەوە بە حەقەت ئەو سەردەمەی کەوا من خۆم بەرپرس یەکێک لە محوەرەکانی سەرپەرشتی ڕاپەڕینمە کرد کە بەڕێز جەنابی سەرۆکی هەرێمی کوردستانە وەختە بە حکمەوەی سەرۆکی بەرەی کوردستانی بوو سەرپەرشتیاری عسکەری هێزەکانی پێشمەرگە بوو و بە ئیمزای ئەو هەموو محوەرەکانی سەرپەرشتی ڕاپەڕینێک لە هەرێمی کوردستانەوەنا حرەکەی پەیوەندیکردن و ئینتیمابوونی ئەم خەڵکە بۆ شۆڕشەکەی خۆیان بۆ قیادەی خۆیان بۆ بەرەی کوردستانی ئێستا بکەین زۆر بمبورە خوا کاک نەژاد تۆ ئێستا زۆر کەمماوە قسە بینەوە سەر واقعەکە بینەوە سەر واقعەکە کاکی خۆم ئەگەر ئەمڕۆ ئێمە
تەقل لە ڕابردوو بکەین بەیانی دڵنیا بە خەڵک تۆ بە ئێمەوانێ ئەوە ڕسوول حەمزە تۆ فەڵێ ئەبێ باش بزانین ئێمە ئەکید لە هەموو باسێکامیان ئەبێ باسی ڕابردوو بکەین چونکە ئەمڕۆ ئەم واقعی کە ئێمە تێکەوتووینا چی بە ئیجابی بێت چی بە سلبی بێ ئەبێت تۆ لە نتیجەیە تۆ لە داهاتووشە مناقەشەی بکەینەوە منە ئەم واقعی ئێمە ئەمڕۆ من خۆم گوێم لە بەیانێک بوو خوێندرایەوە لەم یادەی کە کرام بەیانێ باشە هەر کەسێک لەم شارعی ڕانیە لە شوێنەکانی تەگیۆ لەم بەیانە ڕابگرێمە باسی بێ هیوایی خەڵکمان کرد تۆ ئەو کەلیماتە زبرانەی کە ئەمڕۆ لەو بەیان نامەیە ئێمە گوێمان لێبوو خەڵک گوێ لێبوو نایەتە پێشوازی لە یادەکە ناکە ئەنواعی بیر و لای دروستە بێ دەڵێ ئەمە چییە چی ڕووداوێ ڕووەدا چی بابەتێ دێتە پێشەوە چی حرەکەتێکی ترەکرێتەوە بۆیە ئەبێ ئێمە جارێکە من باسی هەڵمەتێکی نیشتیمانی هەڵمەتێکی نیشتیمانی بکەین بۆ ئەوەی ئەو قسە زبر و ئەو قسە توندانەی کە ئەیکەین بەرامبەر یەکیان لەم شوێنانی کە لێرە دانیشتوینە لە باتی ئەوەی ئێمە چەپکە گوڵ بدەینە دەستی یەکتر قسەی منطقی بکەین قسەی وروژێنەر ئێمە دروست نەکەین بۆ چووکە خەڵک ئەمان بینە و خەڵک گوێی لێمان بێت ئەمە زۆر خەتەرە ئەمەمان ئەگەر کرد ئێمە بۆ داهاتوو شتێکی زۆر دەستکەوتێکی باشمانە بێ و حرەکەتێکی باش ئەبێ بۆەوەی کە ئێمە پێکەوە شتی هەنگاوی باشتر بنێن بۆ پێشکەوت زۆر سپاس دەکەم مامۆستا حەمید بێمە لای جەنابەت بۆی بەخێرا پرسیارەکانم کەم ئەڵێت کە ئێرەتان کرد بە ئیدارە چی زیاد بوو بۆ ناوچەکە و زۆر قسە لەسەر دوو سایت کرا و قسەش لەسەر پرۆژەی ئاوی دەربەند ڕانیە کرا کە چی بەسەراتەوە کە پرۆژەیەکی استراتیژیە زۆر بە کورتی و پوختیوانی سپاس دەکەم چوە کاتەکە لە ساڵحمان ئیدارە ڕاپەڕین قسە بکەن ئیدارە ڕاپەڕین یەکێک بوو لەو دەستکەوتانەی بە حسابی خۆی کاتی خۆی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بە سنووری ڕاپەڕین و بە شاری ڕانی بەخشیوار پێشتر وەکو ئاماژان پێکرد کە هەموو ساڵە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ئەو کاتە ئیداری سلێمانیش کە دەهات بۆ ئێرە هەموو ساڵە وعدی ئەوە درا ڕانیە بکرێ بە پارێزگا دواتر لە ساڵی 99 پەرلەمانی کوردستان بڕیاری کردی بە بڕیاریش کە ئێرە و سۆران و هەڵەبجە ببێ بە پارێزگا خۆشبەختانە هەڵبجە بوو بە پارێزگاوە پیرۆز بای لێ دەکەین دواتر لە بەڵێنەکانی لیستی کوردستانی لە ساڵی 2009 یەکێک لە بەڵێنەکان ئەو بوو کە ڕانیە ببێ بە پارێزگا فعلا لە کابینەی 6 عفو ببێ بە ئیداری سەربەخۆ فعلا لە کابینەی 6 ئیعلان کرا و لە 5 3 2012 من وەکو یەکەم سەرپەرشتیاری ئیدارە ڕاپەڕین دەست بەکار بووم کرا بە ئیدارەی بە ئیدارە ئیداری ڕاپەڕین کە دروست کراوە لە ئەمری ئەنجومەنی وەزیرانەکان نووسراوە هاوشێوەی ئیداری گەرمیان ئیدارەیەکی دان پێدانراوە بەڵێ نووسراوە هاوشێوەی ئیداری گەرمیان بێ ئیدارەکە مامەڵەی پارێزگای لەگەڵ دەکرێت و سەرپەرشتیاریش لە سەڵاتی پارێزگاری دەبێت بە هەمان پلەی پارێزگارەکانی هەرێمی کوردستان دەبێت باش ئێمە طبعا هەموو ئیدارەیە کە دروست دەکرێت ناحیە بێ قەزا ڕۆڵی هەبوو لەوەی شتێکی زیاتر شارەکە بکرێت طبعا هەموو ئیدارە قەزا بێ ناحێبی پارێزگا بێ بۆ ئەوەیە کە هاوکاری خەڵک بێ بۆ ئاسانکاری بۆ مامەڵەکانی بە حکمیوی ڕانیە 135 کیلومتر لە مرکزی پارێزگای سلێمانیەوە دوورە ئێرە ئەگەر ئیدارەی ڕاپەڕین تەفعیل کرابایەوە هاوشێوە ئیدارە گەرمیان و بەڕێوە بەرهاتی گشتەکانی هەمووی بۆ دروست کرابایەوە خەڵک پێویستی بەوەی نەبایە بچێ بۆ سلێمانی کە ئێساش بۆ بەشێک لە ئیشوکارەکانی هەر لەبێ بچن بۆ سلێمانی بە تەکید ئیدارە ڕاپەڕین ئیسفادەی زۆر دەبوو بۆ خەڵک بەڵام بەداخەوە ئیدارە ڕاپەڕین تەفعیل نەکرا جگە نسبەت دوو سایدەکانەوە زۆربەی پرۆژەکان طبعا ڕاوەستاوە زۆربەی پرۆژەکان ڕاوە هەیە بەم زوانە دەست پێ بکات تاکە جادەیە کە لە چواقڕنە بۆ هیزۆب دەست پێ دەکات لەو لاشەوە لە هیزۆپەوە بۆ بەرەو دوکان دەست پێەکە هەردووچی طبعا ئەوەی قۆناغی یەکەم کاتی خۆی کۆمپانیایکی تورکی زۆر باشی لەسەر بوو ئیشی زۆر باش کردووە ئیشێکی باشی جێبەجێ کردو بەڵام بەداخەوە لە ناو ئیشەکە تووشی گرفتێکی دارایی بۆ حکوومەتی هەرێم لەوە مەسئول نەبووە بەڕاست ئێمە ئەبێ کاگیادگە بابتخوا من ئیشارەت بەوە بدەم حکوومەتی هەرێم لە وەستانی ئەو جادەیە بەرپرس نەبووە حکوومەتی هەرێم تەنانەت لە 100 پێشەکی سلفەکەشی بۆ سەرف کردو کاتی خۆی بەڵام کۆمپانیاکە زۆر کۆمپانیا یعنی حکوومەتی هەرێم لەوەش بەهاڵە نەچوو بوو کە کۆمپانیاکی باشیە ناوەتە ئەوەی زۆر بە کورتی مامۆستا داوای لێبوردنەکەم ئەوەی ئاوی دەربەندی ئەوەی ئاوی دەربەند بەڕاستی کاگیادگە من لە هەموو چاپێکوتنەکان هەمیشە باسی ئەوم کردووە پرۆژه ئاوی دەربەن لە ئەساسدا پرۆژەیەکی پێنەویست بوو یعنی پێویست نەبووە ئەو پرۆژه تا ئێستا 25 میلیۆن دلاری لێ سەرف کراوە و تەواو نەبووە ئیش زۆر کراوە قۆناغی زۆر بڕیوە بەڵام تەواو نەکراوە پرۆژەکە زۆر سپاس دەکەم داوای لێبوردنەکەم مامۆستا سلێمان ئەو پرسیارانەی ڕوبەڕووی جەنابەت کرانەوە زۆر بە کورتی و پوختی سپاس دەکەم وەڵامیان بیتەوە وڵا سەبارەت بۆ پرسیارەی کاگومێت
یەکگرتو جورئەتی بڕیاری هەڵی نییە بەس جورئەتی بڕیاری صحیح و دروستی هەر بڕیارێک لە مەرژەوەندی میلەتی خۆمان نەبێ جورئەتمان نییە بیدەین بەڵام جورئەتمان هەیە بڕیارە دەین کە لە بەرژەوەندی گشتی وڵات و میلەتەکەمان و هەرێمەکەمان بێ بۆیە ئەوەی خەڵک بە دینی دەزانێ ئەمە پێمان وایە ئەمە صحیحەکەی لای ئێوەیە کە ئێمە بڕیاری جەریئانە بدەین بۆ بەرژەوەندی گشتی نەک بۆ تێکچوونی هەرێمی کوردستان سەبارەت بە مۆزوعی ئینتیما بەڕاستی من لەگەڵ ئەوە نیم کە باز لە ئینتیما بکرێت کە ئینتیما لاواز بووە نەخێر ئەو بەڕێزە باسی کرد کە بەشێکی زۆری هێزی پێشمەرگە ڕۆڵەی ئەم سنوورەن و بە شەهیدەکانیش پشکی شەری لەم سنوورە بەردەکەوێت بەڵام ئەوە حکوومەتی هەرێمە ئەوە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمن شاهیدی قسەکەی مامۆستا حەمید کە ئێرە ئیدارەی ڕاپەڕینە وەکو پێویست مامەڵەی لەگەڵ ناکرێت خەڵکی ئەم مەنتیقە بێ هیوا دەکەن خەڵکی ئێرە شایستەی زۆر لەوە زیاترە بۆی بکرێت بەڵام بەداخەوە حکوومەت دوای کردو لە ساڵانی ڕابردوو پرۆژەیەکی ئاوی دەربەن ئەوە مامۆستا حەمید ئێستا وتی 25 میلیۆن دلاری لەسەرف دەکا بەڵام خزمەت کەڵکی سەلکەتورێکی بۆم هەرێمە بۆ مەنتیقەیە نییە ئێمە پێویستمان بە چاکسازیەکی ڕیشەیە ئەم ڕاپەڕی نەمان کرد هێنامان بەڵام گەندەڵیەکی زۆر نەعەدالەتێکی زۆر کرا پێویستمان بە چاکسازی هەیە بۆ ڕاستکردنەوەی مەساری ڕاپەڕین بۆ ئەوەی ئەو ئامانجی کە ئێمە لە پێناویدا ڕاپەڕینمان کرد و شۆڕشمان کردووە کە سەربەخۆی کوردستانە کە حکومێکی عادلە کە بە تاچی دڵسۆز دەکرێت ئەوە سپاس دەکەم مامۆستا حەمید لە دە چرکەیە ینی کەمتر لە دە چرکە وەڵامی ئەو پرسیارانەی چراخان بەڵێن ئەدەی کە لای زیاتر لە ئافرەتان و ژنان بکەنەوە و دەستیوە بە هێنەر بێنن بۆ ڕانیە بۆەوەی هۆڵی لەش جوانی و هۆڵی مەلەوانی و ئەم شتانە دروستکەن زۆر بە بەڵێ ئێمە ڕۆژانە خەڵک دێت داواکاری پرۆژەوە بەرهێنان دەکا ئەگەر هاتن هانیان دەدەم بۆ یەکێک لەو پرۆژانێکە بیکەن ڕووی دەمت لە ئێستەوە لەیانەکەی کاکاریان زۆر سپاسانەکەم لەسەر تێبینێکی کاک نەجات پێم خۆشە یەک دوو قسە ڕواتە بێ کاتم نەماوە زۆر داوای لێبوردنەکەم زۆر سپاس بۆ کاک نەجات حەسەن بەرپرسی لقی 11 پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ مامۆستا حەمید سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین سپاس بۆ مامۆستا سلێمان بەرپرسی مەڵبەندی ڕانەیە یەکگرتووی ئیسلامی کوردستان سپاس بۆ کاک کامۆ چراچۆلی محەممەد ئەحمەد کاک ئومێد زۆر سپاسانەکەم ماندوو نەبن بینەرانی ئەزیز ئێمە قسەمان لەسەر ئەوە کرد کە ئەم خەمێکی گرنگی ئەم ناوچەیە مادە هۆشبەرەکانە خزمەتگوزاری وەکو پێویست نییە گەنجان بەگشتی و ژنان و ئافرەتان وەکو پێویست لایەن لێ نەکراوەتەوە ڕێزی یادگار فایق و تەواوی